بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گەرنگی دەستگیرکردنی گەورە جەلادی نورە سەلمان عەجاج هەروەها ئەوەی دوێنێ ڕۆژنامەی سەبا بڵاوی کردەوە کە دانی بە هەندێک لە تاوانەکانیدا ناوە. گفتوگەین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسم کۆسابیر نووسەر لە بواری جینۆساید. کاکسم کۆ سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. با سەرەتا بە شێوازێکی گشتی ئەنی ساریەوە بکەین دەستگیرکردنی گەورە تاوانبارێک گەورە جەلادێکی وەکو عەجاج کە ئێوە کە لەم کەیسە کارتان دەکرد لە کەیسی ئەنفال بە گشتی ڕەنگە هەر کەسێک کە لە نورە سەلمان گەڕابێتەوە ناوی عەجاج لە زیهنێتیان مابێتەوە وەکو جەلادێک. دەستگیرکردنی ئەم جەلادە چەندە گرنگە بۆ دۆسیە ئەنفال؟ سڵاو لە بەڕێستان دەستخۆش بۆم دەرفەتە. لە ڕاستیە ئێمە زۆر جار باز لەوەکەین لەسەر ئاستی تاوانی ئەنفال سێ گەورە تاوانبار هەن. بێگومان تاوانباری زۆر هەن بەڵام سێ گەورە تاوانبار هەن. بێگومان سەدام و عەلی حەسەن مەجید و یەکێک لەوانە عەجاج با بڵێن وەکو سێیەم کەس ئەژمارەکرێ. گرنگی دەستگیرکردنی عەجاج لەوەدایە کە ساڵانێکە دۆسیێ با بڵێن لە دوای ساڵی 2011ەوە دادگای باڵای تاوانەکان تا ڕادێکی زۆر کارەکانی سست و لاواز بووە و هەڵنەوە شێنراوەتەوە، بەڵام کارەکانی هەڵپەساردووە. بۆیە دەرفەتێکی گرنگە بۆ ئەوەی فشار لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بکەین کە لە ڕێگەی دۆسیەی دادگایکردنی گەورە تاوانباری ئەنفال عەجاج جارێکی کە سەر لە نوێتێ هەڵچێتەوە و ئەم دۆسیە وەرگێتەوە بۆ ئەوەی ئێمە هەست بە دادپەروەری بکەین لە بواری بەشێکی گرنگ لە تاوانی ئەنفال کە زیندانی کراوانی نورە سەلمان کە بێگومان وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئەوەی لە نورە سەلمان گەڕابێتەوە ئەزانێ لە چ دۆزەخێکە ڕزگاری بووەوە، ئەزانێ لە چ دۆزەخێکە ژیاوەوە کاتی بەسەر بردووە. خەونی ئەنفال کراوان لە نورە سەلمان ئەوە بوو ئاخۆ ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕەنەوە زێدی خۆیان چووکە ڕۆژانە لەگەڵ مردنە ژیاون و ئەگەر چی لە با بڵێن بەشێکی زۆری خۆشبەختانە ڕزگار بوو لە مردن گەڕایەوە، بەڵام ئەو ژیانێک کە لەوێش بەسەری بردووە هیچی لەگەڵ مردن جیاوازی نەبووە. ساتە وەختێکی زۆر زۆر کەرامەت شتێن و بە ئازار هەتا ئێستا وەکو بەڕێسان ئاماژەتان پێکردووە لە زەهنیەتیان ماوەتەوە و بە ئاسانی نەکاڵە بێتەوە و نەئەسڕێتەوە. باشە لە دانپێدانانی خۆیدا بۆ دەستگای هەواڵگیری عێراق کە ڕۆژنامەی سەبا لەوانەوە گواستوێتی وتوێتی لە 3000 کەسی لێ بووە، یەک لە سەرسەی ئەمانە گیانیان لە دەستداوە بەهۆیە و ئازار و ئەشکەنجە و برسێتی و ئەو شێوازە مامەڵە خراپەی کە لەگەڵیاندا کراوە. ئەم دانپێدانانە یعنی چەندە کەیسی ئەنفال دۆسیە ئەنفال ئەکرێت بەکار بێنرێت لەم دۆسیەدا لەسەر ئاستە نێودەوڵەتیەکەش؟ دەست خۆش بۆ ئەم پرسیارە، چکە پرسیارە زۆر گرنگە. ئەگەر لە ناوەڕۆکیا قوڵبینەوە ئاماژەی بە 3000 کردووە، ئەمە داتایەکی زۆر هەڵەیە. ئێمە تەنها زیندانی کراوانی هەڵەبجە لە ئەنفالی هەڵەبجە کە لە 9/8/1970 گەڕاونەتەوە 1152 کەس، نزیکەی 1200 کەسیان بۆ براون بۆ نورە سەلمان. لەو ژمارەیە نزیکەی 52 کەسیان گیانیان لەدەستداوە و عەجاج لەو دانپێنانەی کە بڵاو کراوەتەوە باز لە ژمارەیەکە کاکە ئەم ژمارەیە زۆر ناڕاستە نادروستە، باسی 3000ەکە. لە ڕاستیە توانین بڵێن تەنها ئەم ژمارەیە تەنها بەشی قۆناغی سێی ئەنفالیش ناکە کە ئەنفالی گەرمیانە و ئەو باسی لە سلێمانی و هەولێر کردووە. بەڕاستی ئەی مەسەلەن ئەی کەرکووک و ئەزانین زۆربەی قۆناغی سێش پارێزگای کەرکووکی گرتوتەوە. ئەبێ ئەمە لەم بەڵێ گەرمیانیش ئەگەر لە چوارچێوەی سلێمانی حسابی بۆ بکەین کە ئەکرا گەرمیان لە چوارچێوەی کەرکووکە چکە لە ڕابردووە لەسەر بە کەرکووک بووە گەرمیان. لە هەر دیوێک لە دیوەکان ئێمە حسابی بۆ بکەین ئەم داتایە ناڕاستە، ئەم داتایە نادروستە. چکە وەکو باسم کرد تەنها هەڵەبجەیەکان سەروی 1100 کەس بوون
و گەرمیانەکان چەندین هەزار کەس و ئێمە لێمان تێک نەچێ ئەو داتانەی کە باز لە ئازادکردنی گەڕاوەکانی نوگرە سەلمانەکە سەرووی 10,000 کەسە و بە دانپێنانی هەموو ئەوانەی لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە ڕۆژانە هەر وەجبەیەک 500 کەس گەڕاوەتەوە بۆ چەندین مانگ ئەمە بەردەوام بووە خەڵک ئازاد کراوە هەر هەفتەی 500 کەس ئازاد کراوە لە دوای بڕیاری شەشی نۆی 1986 بۆیە وەکو باسم کرد ئەبێ لەسەر ئەم داتایانە لەسەر ئەم جۆرە لێدوانانە هەڵوەستە بکەین و خۆمان وەکو کورد لە ڕێگەی سکاڵاکانمانەوە خۆمان بە خاوەنی ئەم دۆسیە بزانین و داوا بکەین کۆمەلگای نێودەوڵەتی بێتە سەرخەت بۆ ئەوەی مافی قوربانیان و کەسوکاری قوربانیان لێرەدا ون نەبێ و نەفەوتێ. باشە کاکسم کۆ چەندە گرنگە دەستگیرکردنی ئەم جۆرە جەلادانە کە زۆر جار لێرە و لەوێ خۆیان شاردۆتەوە تەنانەت ڕەنگە وەفاتنامەی خۆیان لە ڕێگەیان دێ خەڵکەوە بڵاو کردبێتەوە ینی ئەندێ جار نووسەرانیشیان بە هەڵەدا بردووە لەوەی کە بەشێک لەمانە خۆیان وەکو مردوو ناساندووە بەڵام دوای ساڵانێک دەدۆزرێنەوە خۆشبەختانە و ئەمە دەستپێک و هیوادارینی تر ئەوانی کەش بە دوای دابێن. سەرنجێکی گرنگە بەڕاستی من بخۆم یەکێکم لەوانەیە کە کتێبێکم لەسەر نوگرە سەلمان نووسیوە و شاید حاڵێکم هەبوو ئەم شاید حاڵە ڕاوێژکاری وەزارەتی خارجی ئەمریکی بووە لە کەیسی دادگایکردنی سەرانی بەعز لە تاوانی ئەنفال و دوای 6 مانگ لە کنە و پشکنین گەیشتوتە ئەو دەرەنجامێک کە گەورە تاوانباری ئەنفال حەجاج کە پیانەوت لە نوگرە سەلمان پیانەوت حەجاج ئێمە ناوەکەمان ڕاست کردەوە کە زانیمان ناوی حەجاج ئەحمەد حەردان تکریتیە و گەیشتین بەو قەنەعاتێک کە من لە کتێبەکەی خۆشمە ئاماژەم پێ کردووە کە ئەم پیاوە بە بەرنامە بە پلان کاری بۆ مردنی خۆی کردووە بەڵام دوجار بینیمان دەزی کراو نەمردووە ئەکرێ لە دەرەنجامی گەڕانی ئێمە بەردەوامی ئێمە و بە تایبەتی کاری استخباراتی کاری هەواڵگری زۆر شت بەدەست بێنینەوە کە لە ڕابردووە نەمانتوانیوە. من لە 2023 زانیمەکە لە 2023 کاتێک خۆم لە نوگرە سەلمان پێشانگایەکی دیکۆمنتاریم کردەوە بۆم دەرکەوت کە حەجاج لە ژیاندا ماوە و ئەو سەرچاوی کە زانیاریدا بە من وردە لەگەڵمە هاتوو تا ساڵی ئەم ساڵ لە مانگی 4 لە ساتەوەختی با بڵێن ئەنجامدانی دیداری نوگرە سەلمان لە شاری کەلار بەڕێوچوو پێوتم وتی دڵنیا بە من بە بەڵگەوە پێ دەڵێم کە حەجاج لە ژیاندا ماوە بەڵام پەلەم لێ مەکە بەوەی ئێمە هەندێک کاری هەواڵگری هەیە نابێ بدرێنچێ بەڵام من متمانەم بە تۆ هەیە وەکو کەسێک دڵنیا بە حەجاج ماوە بۆیە کاری هەواڵگری زۆر گرنگە بۆ داهاتوومان چکە بەڕاستی هەندێک شت هەیە لە ڕابردووە لە دەستمانداوە ئەکرێ بۆ حرمەتی دۆسیە تاوانی ئەنفال کاری لەسەر بکەین و هەندێک کار ئەکرێ لە ڕێگەی بەخشین و خەڵاتەوە بێ کە ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین و هەندێک با بڵێن بەردەوامی و نیەت پاچی بەرامبەر بە دۆسیەکە لە ڕێگەی حکومەتی هەرێم و حکومەتی عێراق ئەتوانین زۆر شت بکەین. زۆر گەورە تاوانبار هەیە کە لەگەڵ حەجاجە دەستی هەبوو لە ئازاردانی خەڵکی ئێمە لە نوگرە سەلمان ئێستا لە سەماوە ئەژی و خەڵکەکە خۆی داوامان لێ کاڵێ کاکە ئێمە هاوکاریتانەکەین بەوەی کە ئەمانە ڕادە بخرێنە بەردەم دادگا و لێکۆڵینەوەی یاسایان لەگەڵ بکرێت تەنها پێویستی بە پاڵپشتی ئێوەیە کە بەدەم داواکە ئێمە بیانی خەڵکێک لە دەرەوەی کورد ئەم داوایمان لێکە کەچی ئێمە بەڕاستی خەمساردانە زانیاریژێ لەسەر و کەسانەکە هاوشێوەی حەجاج تاوانیان ئەنجام داوە و ئێستا شوێن و مەکانیان دەزانرێ بێگومان خەڵکن چکە حەجاج بەتەنیا نەبوو بۆ منمە کۆمەڵی خەڵکی لەگەڵاوە سەخر شەمخی و کۆمەڵی خەڵکی تاوانبار لەگەڵیا هەبوون بخۆ بەتەنیا 24 سعات نەیتوانی ئەم خەڵکە بەتەنیا ئەم زیندانە گەورەیەکە سەروی 10,000 کەسی لێ زیندانی کراوە بەڕێوە بەرێوەکو پێویست بێگومان ئەمنی تری تیا بووە هیچی لە حەجاج کەمتر نەبووە شەمخی تیا بووە سەخەری تیا بووە یعنی ئەمانە هیچیان لە حەجاج کەمتر نەبووە بەڵام حەجاج بەرپرسیان بووە بەرپرسی یەکەمی قەڵاکە بووە بەڵام لە هەمان کاتیشە ئەوانی تریش کە لە ژێر دەسەڵاتی حەجاج بوون هیچیان لە حەجاج کەمتر نەبووە بۆیە وەکو باسم کرد ئەکرێ ئێمە کاری
پشکنین دەست پێ بکەینەوە ئەوە کاری گەڕان و بەدواداچوون بۆ کۆمەڵێک گەورە بەرپرس کە لە ڕابردووە هەم لە زیندانەکانی تریش ئێمە کۆمەڵی خەڵک لە تۆبزاوە بوون باشە کۆ ئەمانە چیان لێ هات چەند کەسیان دادگای کران چەند کەسیان دۆزراونەوە لە بە هەمان شێوە لە تکریت بە هەمان شێوە لە سەماوەکە دوای ئەوەی کە ئەم ئازاد دەکرێن ئەبرێن بۆ سەماوە پارێزگای سەماوە یەک هەفتە سەما و سوکایەتی بۆ خەڵکە ئەکەن و هەڵپەرچێ بە زۆر بۆ خەڵکە ئەکەن ئێکاکەمانە کەسیان نەبوو شایانی دادگایکردن بن خۆ هەمویان یەک لە یەک دۆسیە کاریان کردووە لە ناو یەک دۆسیە تاوانبارن بۆچی هەوڵ نادەین ئەم جۆرە خەڵکانە بدۆزین و لە کاتێک ئەمە سەرەداوی گرنگمان هەیە و خەڵکی دڵسۆزمان هەیە لە ناو شیعەکانە کە بەڕاستی ئایانەوە هاوکارمان بن بەڵام ئەوە ئێمەین ناڕۆینە پێشەوە ئێمە گوێیان لێ ناگرین و کار لەسەر گوتەکانی ئەوان ناکەین کار لەسەر داواکاریەکانی ئەوان ناکەین. کاکسم کۆ وتێت ئەوانەی کە براون لە ئەنفالکراوان براونەتە ئەوێ لەوێن ناچار کراون بەوەی کە هەڵپەڕن و سەما بکەن و ینی وەکو جۆرێک لە سوکایەتی بێگومان لە دوای ئەوەی لە 6/9/1970 دوای با بڵێن بڕیاری لێبوردنی گشتی لەلایەن حکومەتی عێراقەوە بە ئیمزای گەورە تاوانبار سەدام حوسێن هەر وەجبەی 500 کەس ئەبرێن بۆ پارێزگای سەماوە چکە قۆناغێکە بۆ ئەوەی کە لەوێ ڕایەنگرن دیسان بە وەجبە بۆی بیانێرنەوە بۆ شوێنەکانی خۆیان یان نزیک لە شوێنەکانی خۆیان و لەوێ ڕاگیراون و ڕاستە نانیان دراوەتێ لێ دەرفەتیان دراوەتێ کە پشوو بدەن و با بڵێن توانیویان خۆیان بشۆرن بەڵام لە هەمان کاتی شەوانە ئەفسەرەکان هاتون وتیان یاڵا ئەم مەجموعەتان ئەبێ هەڵپەڕن ئەم مەجموعەتان ئەبێ گۆرانی بڵێن ئەم مەجموعەتان ئەبێت چەپڵە لێدەن بەڵێ ئەم سوکایەتی پێکردنە بەردەوام بووە هەتا گەیشتنەتەوە شارەکانی خۆیان با بڵێن پارێزگای هەولێر و سلێمانی و بە گەرمیانیشەوە بە هەمان شێوە پارێزگای کەرکووک هەتا ئازاد کراون و لە پاسەکان دابەزێن هەمیشە سوکایەتیان پێکراوە تەنانەت لە ناو پاسەکانیشە هەر سوکایەتیان پێکراوە وتیان ئەبێ مەمنون بن کە ئێوە لە بری ئەوەی کە حکومەت بە کوردەکەی لە بری ئەوەی حکومەت بتان تۆپێنێت ئەوە ئێستا ئەدەرفەتی ژیانی پێدانەوە بۆی ئەم سوکایەتی هەر تەنها لە ڕووی جەسەییەوە نەبووە لە ڕووی ڕۆحیشەوە ئازاردانی دەرونیان بینیەوە و ئازارێکی زۆریان چەشتووە تا گەیشتنێتەوە کوردستان. باشە کاکسم کۆ دواپرسیارم تا چەند دەیترێمەش وەکو میلەتی کورد دەتوانین شانازی بکەین بەوەی کە گەورە تاوانبارێکی گەورە جەلادێکی وەکو حەجازمان دەستگیر کردووە خۆش نابین لەو کەسانەی کە تاوانمان دەرحەقەکەن و ڕۆژێ لە ڕۆژانت کەس تاوانی بەرامبەر کردبین ئەگەرچی ساڵانێکشی بەسەردا تێپەڕێ بەڵام ئێمە لیان خۆش نابین. بێگومانە بێ دڵخۆش بین بەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو دڵخۆشیەمان کە بەردەوام بێ ئێمە بەردەوام بدەین بە کارکردن لە دۆسی ئەنفال لە ڕاستیە کارکردن لە دۆسی ئەنفال تەنها بریتینیە لە دەستگیرتنی حەجاج ئێمە دۆسیی زۆرمان هەیە ئێمە کاری زۆرمان ماوە بەڵام لەگەڵەوەشا ئینگلیز گوتنی هیچ شتێک درەنگ نییە بۆ ئەنجامدان ئێمە ئەکرێ حەجاج سەرەداوێک بێ ئەکرێ هێڵێکی پانتر بێ بۆ بەردەوامی دۆسی ئەنفال بۆ دادگایکردنی سەرانی بەعز کە بەشدار بوون لە تاوانی ئەنفال بەوانەیە کە لە کوردستانیشن بەداخەوە کە لە گوڵ کاڵتریان پێ نەگوترا لایانی کەم ئێمە لە دوای حەجاجەوە هەوڵ بدەین ئەگەر هیچمان بۆ قوربانیەکان پێ نەکرا ئەگەر نەمانتوانی هەموو ڕفاتەکان بێنینەوە بەڵام هیچ نەبێ هەوڵ بدەین ژیانی زیندوەکانی دوای ئەنفال بەرز ڕاگرین کێشە و گرفتەکانی کە سوکاری ئەنفال و کۆی دۆسیەکانی جینۆساید لە دوای تاوانی ئەنفال بەرز ڕاگرین واتە ئێمە ئەگەر نەمانتوانێ هیچ بۆ قوربانیەکان بکەین هیچ بۆ مردووەکان بکەین هیچ نەبێ شتێک بۆ زیندوەکان بکەین وە پێم وایە گرتنی عەجازیەکێکە لەو هەوڵانەیە کە ئەتوانین بڵێن شتێکی ئەگەر بچووکیش بێ بۆ زیندوەکان کە لە ئەوانەی لە ژیاندا ماون دڵیان خۆشە وە پێیان وایە دادگا دادوەری بەرقەرارە و ئەچنە قۆناغێکەوە کە قۆناغی
عدالەتی ئینتیقالی و لە زروفێک لە زروفەکان هەستەکەن بەشێک لە مافەکانیان دەستەبەرەکرێ بە دادگایکردنی گەورە تاوانبارێکی وەکو عەجاج، بەڵام ئەبێ لە دوای عەجاجەوە بەردەوام بین، لە دوای عەجاجەوە ژیان بە ئەوانە بەخشین کە لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە. هەمومان ئەزانین ئەوانەی لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە لە ڕووی زیندانی سیاسیەوە کەمترین ماف و کەمترین پاداشتیان پێ نەدراوەتەوە، لە کاتێککە ئەوان لە دۆزەخ گەڕاونەتەوە، ئەوان بۆ مردن برابوون وەکو چۆن لە دەرگای قەڵای نوگرە سەلمان نووسرابوو بەخێر بێن بۆ دۆزەخ، بەڕاستی لە دۆزەخ ڕزگاریان بووە. بۆیە ئەبێ ڕەچاوی بار و دۆخ و زروف و پێگەی کۆمەڵایەتی و مەسلەی ژیانیان بکرێ و خەڵکێکی زۆر کە براون بۆ نوگرە سەلمان لە ڕووی تەمەنیان هەڵقشا بوو. بۆیە بەشێک لەوانەیە کە لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە ئێستا خەڵکیان تیا تا ئێستا دانەمەزراوە، شەهادەی هەیە، مەسەلەن بەرزتری شەهادەی هەیە بەڵام دانەمەزراوە. ئەبێ حکوومەت بە داتا ئەمانە کۆ بکاتەوە ئەو کار بۆ ژیانێکی باشتریان بکاوە، هەوڵ بدا ڕێزیان لێ بگرێ وەکو دەرباز بوویەک لە زیندانی نوگرە سەلمان کە لە وەکو باسم کرد کە لەگەڵ دۆزەخا هیچ جیاوازێکی نەبوو. بەڕێز کاکسم کۆسابیر نووسەر لە بواری جینۆسایت سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. خۆشەویستان، بە یارمەتی ئەو کارانە بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشرا تا پێتان نەگەینەوە. کاتێک خۆش خواتان لەگەڵ.